سلااوتان لەوێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. هیوادارن لە هەر کوێیەک هەن ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ چوارشەممە 14 پوشپەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 5 جوولای 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسوو، دەست بەسەرکردنی دوو هاووڵاتی خەڵکی نەغەدا لەلایەن ڕژیمەوە، ناڕوونی چارەنووسی سێ هاووڵاتی بەندکراو لە شاری سەقز، داگیرکردنی زەوی وزارەکانی شاری ئیلام لەلایەن سوپای پاسداران، درێژەی کۆبوونەوەی کرێکاران لە شیرکەتی نەیشەکەری حەوتەپە، دژایەتی ژنانی ئازادی خوازی ئێران لەگەڵ یاسای حیجابی زۆرم لێ، پشتڕاستبوونەوەی حکومی ئەعدامی عەباس تۆریس لە ئەهواز و برینداربوونی سێ سوختبەر لە ڕووداوێکی هاتوچۆ لە جادەی سەرباز بۆ ئێران شار. درێژەی هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسوو. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی یەکشەممە 11 مانگی پوشپەر، کۆڵبەرێکی خەڵکی گوندی کانی ڕەشی سەرباز شارستانی سەلاسی باوەجانی بە ناوی هێمن مەحموودی بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار بوو. بەپێی ئەو راپۆرتە، ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک کۆڵبەر کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسوو ڕاستەوخۆ تەقەیان لێکرا. بەهۆی دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم، کۆڵبەرێک بە ناوی هێمن مەحموودی لەلایەن چاو و چەند ئەندامی دیکەی جەستەیەوە بە سەختی بریندار و بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی ناوەندە دەرمانیەکانی تاران کرا. دەست بەسەرکردنی دوو هاووڵاتی خەڵکی نەغەدا لەلایەن ڕژیمەوە. ڕۆژی یەکشەممە 11 مانگی پوشپەر، دوو هاووڵاتی خەڵکی شاری نەغەدا بە ناوەکانی ئەحمەد تاهێری تەمەن 21 ساڵ و فەرهاد ئیسماعیلی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران. بەپێی زانیاریەکان، ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم ئەو دوو لاوەیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. شایانی باسەکە ئەحمەد تاهێری بە تۆمەتی ساختەی لیدری ناڕەزایەتیەکان دەست بەسەرکراوە و هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵدۆسیەکەی فەرهاد ئیسماعیلی لەبەردەستدان نییە. ناڕوونەی چارەنووسی سێ هاووڵاتی بەندکراو لە شاری سەقز. سێ هاووڵاتی خەڵکی شاری سەقز بە ناوەکانی سامان پاشایی، هادی مەحموودی و ئاکۆ حەمیدی نزیک بە 2 هەفتە لەوبەر لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە دەست بەسەرکراون و تاکو ئێستا هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسیان لەبەردەستدان نییە. سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 14 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی هادی مەحموودی و ئاکۆ حەمیدی، هیچ زانیاریەکی ورد لەسەر چارەنووسیان لەبەردەستدان نییە و لە دەست ڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون. هەروەها سامان پاشایی پاڵەوانی جیهانی زۆرانبازی ڕۆژی پێنجشەممە 8 پوشپەر لەلای ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە تاران وازراوەتەوە. سەردار پاشایی برای سامان لە پەیامێکدا ڕایگەیاند پێشتر هێزەکانی ڕژیم دایک و باوکمیان دەست بەسەر کردبووە خۆشحاڵم کە لە ژیاندا نەماون تا لە دەست حکوومەتێکی ترسنۆک تاڵی بچێژن. داگیرکردنی زەوی وزارەکانی شاری ئیلام لەلایەن سوپای پاسدارە. بەپێی هەواڵی گەیشت و سوپای پاسداران ناوچەیەکی گەورەی سروشتی بە ناوی شەشدار لە دەوروبەری شاری ئیلام داگیر کردووە و دەستی داوەتێ تێکدانی کێو و دارستانەکانی ناوچەکە. بە وتەی هاوڵاتیان، ناوچەی شەشدار شوێنێکی گەشتیاریە و ساڵانێکی زۆرە خەڵکی شاری ئیلام بۆ گەشتکردن سەردانی دەکەن. بەڵام ئێستا سوپای پاسداران دەستی بەسەرداگرتووە و سەرقاڵی دامەزراندنی بنکەی سەربازی و موشەکیە. درێژەی کۆبوونەوەی کرێکاران لە شیرکەتی نەیشەکەری حەوتەپە. ڕۆژی سێشەممە 11 مانگی پوشپەڕ، کرێکارانی قەراردادی و ڕەسمی شیرکەتی نەیشەکەری حەوتەپە بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان،
کرێکارانی قەراردادی و ڕسمی شرکەتی نەشەکەری حوتەپە داوای بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان دەکەن و ڕایان گەیاندووە کە ئەگەر داخوازیەکەیان جێبەجێ نەکرێت ئەوە ڕۆژی شەممە لە بەردەم وەستانداری خوزستان لە ئەهواز خۆپیشاندان دەکەن. دژایەتی ژنانی ئازادی خوازی ئێران لەگەڵ یاسای حیجابی زۆرم لێ. بە پێی ئەو گرتە ڤیدیۆیانەی لا تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، ژنان و کچانی ئازادی خواز لە چەند شاری ئێران بەبێ حیجابی ئیجباری لە نێو پارک و شوێنە گەشتیەکان سەما دەکەن. ژنان و کچانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لا دەریاچەی شۆڕابیلی ئەردەبیل، مەیدانی شارەداری ڕەشت، پارکەکانی کەرەج و تاران بە فڕێدانی حیجاب لەگەڵ مۆسیقا سەما دەکەن. هەروەها لە شاری ئیسفەهان کچانی لاوی ناسراو بە گروپی کچانی نینجاکار لەسەر پردی 33 پۆل و دەوروبەری زایەندەڕوود بەبێ حیجابی زۆرم لێ وەرزش دەکەن و هونەری ڕەزمی نمایش دەکەن. پشتڕاستبوونەوەی حکومی ئەعدامی عەباس دۆریس لە ئەهواز. بە پێی راپۆرتەکان، دادگای باڵای وڵات بڕیاری لە سێدارەدانی عەباس دۆریس، یەکێک لە بەندکراوانی ئاخێزی جەماوەری ساڵی 98 هەتاوی پشتڕاست کردوتەوە. فریشتە تابانیان، پارێزەری عەباس دۆریس لە ژماری تایبەتی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتی تویتر ئەم هەواڵەی پشتڕاست کردەوە و نووسی حکمی لە سێدارەدانی عەباس دۆریس لە لقی 39 دادگای باڵای وڵات بە تۆمەتی شەڕ و بەبێ گوێدان بە ناڕەزایەتیەکانمان بەرامبەر بەو حکمە پشتڕاست کراوەتەوە. ناوبراو هەروەها وتی تەنانەت ئەم حکمە بە من ڕانەگەیەندراوە و لە ڕێگەی ڕاگەیاندنی لقیەکی دادگای ئینقلابی ماهشەهرەوە زانیومە. شایانی باسە کە عەباس دۆریس، کرێکاری زەحمەتکێشی خەڵکی ماشەر، ڕۆژی هەفتەی سەرماوەزی ساڵی 98 هەتاوی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا. برینداربوونی سێ سوختبەر لە ڕووداوێکی هاتوچۆ لە جادەی سەرباز بۆ ئێران شار. ڕۆژی سێشەممە 11 مانگی پوشبەر بەهۆی پێکدادانی دوو ئۆتۆمۆبیلی پژۆی سوختبەران لە مێحوەری سەرباز بۆ ئێران شار بەلانی کەم 3 کەس بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتەکان، ئەو دوو ئۆتۆمۆبیلە لە کاتی هەڵاتنیان لە دەست هێزەکانی ڕژیمەوە کنترۆڵیان لەدەستداوە و پێکیانیان داوە کە بەو هۆیەوە 3 سەرنشینی ماشینەکان بریندار و بۆ نەخۆشخانە گوازرانەوە. نەبوونی هەلیکار، هەژاری و دەستکورتی، با یەخنەدانی ڕژیم با ئۆستانی سیستان و بەلوچستان و دابین نەکردنی ئیمکاناتی ڕفاهی سەرەکی ترین هۆکاریەکانی ڕووهاوردنی لاوان بە پیشەی سەختی سوختبەریە. گیان لە دەستانی منداڵێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە کەرەج. بە پێی راپۆرتەکان، منداڵێکی تەمەن 12 ساڵ بە ناوی مەلیکا بۆرجی کە 4 مانگ لەوە پێش بە تەقەی هێزەکانی ڕژیم لە شاری کەرەج بە سەختی بریندار کرابوو، ڕۆژی سێشەممە 11 پوشبەر گیانی لەدەستدا. مانگی ڕەشەمەی 1401 هێزە ئینتیزامیەکانی شاری کەرەج ئۆتۆمۆبیلی بنەماڵەی مێلیکایان بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختدایە بەردەستڕێژی گولە و ئەو منداڵە تەمەن 12 ساڵە لە پشتەوە فیشەکی جەنگی بەرکەوت و پاش 4 مانگ بەستەری بوون لە نەخۆشخانە گیانی بەخت کرد. کوشتنی ئەو منداڵە کیان پیرفەلەکمان وە بیردێنێتەوە. وێڕای تێپەڕبوونی چەند مانگ بەسەر ئەو ڕووداوە، دەستگای قەزایی و ئەمنیەتی ڕژیم دۆر و نەخشی هێزەکانیان لە کوشتنی ئەو دوو منداڵە ڕەت دەکەنەوە. بانگهێشتی چالاکێکی خوێندکاری زانکۆی تاران بۆ دادسەرای ئەوین. بە پێی راپۆرتەکان، متتەهەرە گونەیی خوێندکاری دەدان پزیشکی زانکۆی پزیشکی تاران لەلایەن لقی 3 دادسەرای ئەوینەوە بانگهێشت کرا. بە پێی زانیاریەکان، متتەهەرە گونەیی پێشتر و بە تۆمەتی بەشداری لە ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە دەرکردن لە زانکۆ و 5 ساڵ دوورکەوتنەوە لە خوێندن مەحکوم کرابوو. شایانی باسەکە کۆمیتەی ئینزباتی هێشتا داواکاری پێداچوونەوەی ئەو خوێندکارەی نەخستۆتە بەر لێکۆڵینەوە. و دوایین هەواڵ سەبارەتە بە کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشی چەکداری لە ئەمریکا. لە 3 هێرشی جیاجیای چەکداری لە وڵاتی ئەمریکا بەلانی کەم 10 کەس گیانیان لەدەستا و 38 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان،
ئەو سێ ڕووداوە هاوکات لەگەڵ جێژەکانی ڕۆژی سربەخۆیی ئەمریکا لە شارەکانی فیلادلفیا، بالتیمۆر و فۆرت وێرس ڕووی داوە. ڕۆژی سێشەممە لە شاری فۆرت وێرس 3 کەس لە هێرشێکی چەکداری کوژران و 8 کەسی دیکەش بریندار بوون. ئێوارەی ڕۆژی دووشەممە 5 کەس لەوانە 2 منداڵی 13 ساڵ بەدەستڕێژی گولە گیانیان لەدەستە و ڕۆژی یەکشەممە لە شاری بالتیمۆر هێرشێکی چەکداری 28 کوژرا و برینداری لێکەوتەوە. بەپێی ئامارەکان لە سەرەتای ساڵی نوێی زاینیەوە تا بە ئەمڕۆ لانێکەم 340 بابەتی هێرشی چەکداری لە ئەمریکا ڕووی داوە. بە وتەی کۆمەڵناسان چوونە سەرەوەی ڕێژەی هەڵاوسان و هەژاری، قوڵتربوونەوەی کەلێنی چینایەتی و دابەزینی ئاستی دان بەخۆداگرتن بۆتە هۆی هەڵکشانی ئاماری توندوتیژی چەکداری لە ئەمریکا. بینەرانی خۆشەویست، هەواڵەکان پێشکەشکران، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.